ئاژانسەکانی هەواڵ بڵاویان کردەوە حکوومەتی بەغدا ترسی هەیە لەوەی وڵاتەکەی ببێتە گۆڕەپانی نوێی ڕۆبەڕووبوونەوەی تۆن لە نێوان واشنتۆن و تاران بە چەند هەفتەی کۆتایی ویلایەتی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئێستای ئەمریکا. ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکی بڵاوی کردەوە پێچێت بەهۆی دەرەنجامی کوژرانی قاسم سولەیمانی و تیرۆرکردنی موحسین فەخری زادەزانەی ئەتۆمی ئێران پێکدادان لە نێوان ئەمریکا و ئێران لە خاکی عێراق ڕووبدات. ئەو ڕۆژنامەیە ئاماژەی بەوە کردووە پێچێت لە چەند هەفتەی کۆتایی دەسەڵاتەکەی دۆناڵد ترەمپ پێکدادانی سەربازی لە نێوان ئەمریکا و ئێران لە خاکی عێراق ڕووبدات، بەتایبەت کە تا ئێستا دۆناڵد ترەمپ بیر دەکاتەوە لە وەشاندنی گورزێک لە ئێران یان میلیشیا چەکدارەکانی سەر بۆ وڵاتە پێش ئەوەی پۆستەکەی بەجێبێڵێت. لای خۆیەوە ڕۆژنامەی ئیندیپێندەنتی بەریتانی لە زاری چاودێرانەوە بڵاوی کردەوە داخستنی باڵۆزخانی ئەمریکا لە بەغدا و ئاکات عێراق بکەوێتە قەیرانێکی دیبلۆماتی گەورەوە. ئەو ڕۆژنامەیە بڵاوی کردەوە ڕاگەیاندنی ئیداری واشنتۆن بۆ کەمکردنەوەی ژمارەی دیبلۆماتکارانی لە عێراق زیاتر لە پەیامێک بۆ حکوومەتی بەغدا و لایەنی هەرێمایەتی و تەنانەت هاوپەیمانە نێودەوڵەتیەکان لەخۆ ئەگرێت. گرنگترینیان ئەوەیە پرۆژەی داخستنی باڵۆزخانی ئەمریکا لە بەغدا هەر ماوەڕێ تێچێت کە ئەوەش مانای دروستبوونی قەیرانێکی دیبلۆماتی گەورەیە. چاودێرانی سیاسی دەڵێن لە کاتێکدا عێراق و ناوچەکە بە دۆخێکی ئاڵۆستا تێپەڕێت ئەو هەنگاوی واشنتۆن بۆ کەمکردنەوەی ژمارەی دیبلۆماتکارەکانی لە بەغدا مشتومڕ و پرسیارێکی زۆری دروست کردووە. ئایا و هەنگاو بە هۆکاری ئەمنیە یاخود تاکتیکێکی سیاسیە لە چوارچێوەی زیادکردنی فشارەکان؟ چاودێران بە دووری دەزانن ئەمریکا بە تەواوی باڵۆزخانەکەی لە بەغدا دابخات بەهۆی ئەوەی دەسوەردانی لە عێراق کردووە و نایوێت لەو وڵاتە بچێتە دەرەوە و دەڵێت کەمکردنەوەی ژمارەی دیبلۆماتکارانی ئەمریکی لە بەغدا تەنیا وەرەقەیەکی فشارکردنە لە حکوومەتی عێراق و ئەو ڕێوشوێنە لە چوارچێوەی پارێزگاریە لە کارمەندانی باڵۆزخانەکە تاوەکو هەڕەشەکان کۆتایی دێت. چاودێران ڕایدەگەن کەمکردنەوەی ژمارەی دیبلۆماتکارانی ئەمریکا لە بەغدا کاریگەری زۆری نابێ و ئەوە هەنگاوێکی سیاسیە، چونکە سەرجەم مامەڵەکان و دیدارەکانی دەسەڵاتدارانی ئەمریکا و عێراق لەبارەی ڕێکەوتنی ئەمنی و سەربازی و ئاڵوگۆڕی ئابووری و بازرگانی نێوانیان بە شێوی ئەلکترۆنی بەڕێوە ئەچێ و هاریکاری ئاشکرا پێویستی بە بوونی کەسایەتیەکان نابێت.